ڕۆژی 24 سێ کە دەکاتە ڕۆژی سێشەممە هەردوو سنتەری شۆڕشیدان کە دەکەوێتە ناوچەی کانیوا لە قرگاتە نیژ نەخۆشخانەی هیوا و کۆمەلگەی پسپۆڕی پیرەمێریدان کە بە خستخانەی دانەکە ناسراوە لە شاری سلێمانی لە جادی پیرەمێرد دەکرێتەوە لە سەعات 8:30 بۆ 12:30 چارەسەری دەموددان دەکرێتەوە خزمەت گوزاریە تەندروستیەکان تایبەت بە دەمودان پێشکەش دەکرێت بە سواسەوە بۆ بەڕێوەبەر و پزیشکان و کارمەندانی ئەو دوو سەندەرە کە لەم بارودۆخە هەستیارەدا بە واجبی خۆیان هەڵدەستن و داوا لە هاوڵاتیانی بەڕێز دەکەین بۆ حاڵەتی کتوبر نەبێ سەردانی ئەو شوێنانە نەکەن پێویست ناکە لەم زروفەدا لەم کاتە هەستیارەدا لەم بارودۆخە قورسەدا بۆ تۆ بۆ پاکردنەوە سەندارنی ئەم دوو سەندەرەکەی بۆ پڕکردنەوەیکی بەسیط بەڵام ئەگەر حاڵەتێکی کتوپڕیان هەبوو ئازاری توندیان هەبوو و ئاوسانێکیان هەبوو یاخود مناڵەکان بەهۆی ئەوەی کە ئازاری دانیان هەیە شەوان ناخەوێت سەردانی ئەو دوو سەندەرەکە بە خۆشحاڵیەوە ئێمە لە خزمەتیانین چارەسەریان دەکەین.